ئەندامێکی پەرلەمانی کوردستان باز لە قاچاقچێتی باشیری منداڵەوە دەکات. نوێترین زانیاری ئاشکرا دەکرێت لەبارەی کەمی دەرمان لە سلێمانی. کارگێڕێکی مەکتەبی سیاسی یەکێتی ڕای دەگەێنێت. هەواری هەرێم لە لێواری لە ناوچوونە. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات قاچاقچێتی باشیری منداڵەوە دەکرێت و 29 جۆر شیر بە نایاسایی هاوردە دەکرێت. علی حەمەساڵح ڕای دەگەێنێت لە خاڵە سنووریەکانی هەرێم زیاتر لە 29 جۆر شیری منداڵ و ژمارەیەک خواردنەوەی وزەبەخش بە نایاسایی داغڵی هەرێمی کوردستان دەکرێت و وەزارەتی تەندروستیش داوای کۆکردنەوەی ئەو شیرانەی کردووە بەڵام جێبەجێ نەکراوە. ئەوەشی خستە ڕوو هەوڵی داوە بە بێدەنگی چارەسەر بکرێت و وەزارەتی تەندروستیش پێش مانگێک و 18 ڕۆژ نووسراوی کرد بۆ ئیجراعات بەڵام نەکرا و هەموو وردەکاریەکان لەبەردەستە. ئەو پەرلەمانتارە دەپرسێت کەسێک ئامادە بێت بۆ پەیداکردنی پارە منداڵیش بکاتە قوربانی هیچی لە چاوەڕێ ناکرێت. جەختیشی لەوە کردەوە لە ماوەیەکی نزیکدا وردەکاری ئەو پرسە بۆ هەموو لایەک ئاشکرا دەکەین و بڵاوی دەکەینەوە. بریکاری وەزارەتی تەندروستی لەبارەی کێشەی کەمی دەرمانەوە لە نەخۆشخانەکانی سلێمانی ڕایگەیاند کێشەی کەمی دەرمان لە سلێمانی چارەسەر دەکەن و ئەنجومەنی وەزیران بەڵێنی داوە بودجەی دەرمان پێش موچە بخات. ئەمڕۆ دکتۆر ڕەهێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم سەردانی هەڵەبجێی کرد و لە کۆنگرەیەکی ڕۆژنەماوەنیدا لەسەر پرسی کەمی دەرمان لە سلێمانی وتی لە هەفتەی ڕابردوو کۆبوونەوەمان کردووە لە سلێمانی و لیژنەیەکیش لە وەزارەتەوە هاتووە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی دارایی و بانکەکان بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکەین. کێشەی کەمی دەرمانیش سەرانسەریە لە هەرێمی کوردستاندا. بریکاری وەزارەتی تەندروستی وتیشی لە مانگی 9 ساڵی ڕابردووەوە ئەمەمان لەبەرچاو بوو لە ساڵی ئایندەدا ئەو بودجەی کە دابین دەکرێت بۆ کڕینی پێداویستی پزیشکی ئەگەر لە کاتی خۆیدا نێت کێشەی کەمی دەرمان دروست دەبێت. کۆمەڵێک پێشنیار بەرزکراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بودجەی نەختینەی دەرمان پێش موچەی فەرمانبەران بکەوێت چونکە دەرمان نەبێت هەموو هاوڵاتیان تووشی کێشە دەبن. لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵێنمان پێدراوە ئەو کێشەیە چارەسەر دەکەن. لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا پارتی دووجار هێرش دەکاتە سەر یەکێتی و لە دوو بەیاننامەی جیاوازدا یەکێتی با خیانەتکار و دزینی موچەی فەرمانبەران تۆمەتبار دەکات و لە ماوەی زیاتر لە 20 ساڵی ڕابردوو یەکەم جارە مام جەلال دەکەوێتە بەر هێرشەکانی پارتی. درەنگانی شەوی ڕابردوو دکتۆر کەمال کەرکووکی لە یادی ڕزگاری شاری کەرکووک لە کاتی پرۆسەی ڕوخانی ڕژەمی باعث لە ساڵی 2003 ڕایگەاند با پلانی دەرەکی و هاوکاری خیانەتکارانی 16 ئۆکتۆبری ناویەکەتی و میلیشەی حەشد و شۆڤینیەکان کەرکووک جارێکی دیکە داگیرکرایەوە. لە لایەکی دیکەوە دەستگای ڕۆشنبیری پارتی دەپرسێت بەچی دیارە داهاتوو یەکێتیە با تاڵانکردنی ڕووقایمانی بانکەکانی سلێمانی و دزینی موچەی فەرمانبەران. بەیاننامەی یەکەمی پارتی وەڵامی ستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی داوەتەوە دەڵێت لە کاتی ڕاپەڕین مام جەلال لە کوردستان نەبووە و لە گەڕانەوەی بەشی زۆری ڕاپەڕین تەواو ببوو. پارتی و یەکێتی لە دوای ناکۆکیەکانیان لەسەر هەڵبژاردننی سەرۆکۆمار گەڕێکی تری شەڕی میدیایی دەستی پێدەکەن و شەڕەکەیان گەشتۆتە ئاستێت کە بەشی زۆری لە بەندەکانی هاوپەیمانی ستراتیژی تیایدا پێشێل کراوە. کارگەرێکی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند گەورەترین مەترسی لەسەر هەڵەوەشانەوەی قەواری هەرێمی کوردستان هەیە ئەگەر کورد بەردەوام بێت لەم شێوە حکومڕانیەی ئێستا. شاڵاو عەلی ئەسکەری کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند ئەگەر کورد بەم شێوازەی ئێستا لە سیاسەتکردن بەردەوام بێت گەورەترین مەترسی لەسەر هەڵەوەشانەوەی قەواری هەرێم هەیە و دەژڵێت ئەگەر بگەینە دۆخێکی وا بە سەدان ساڵی دیکە با شەڕی چەکداری یان دیموکراتی ناتوانین ئەوەی هەمانە بەدەستی بێنینەوە. ناوبرەو ئەوەشی خەسەڕ و پارتی تا ئێستا دەڵێت من چیم دەبێت ئەوە بێت و یەکێتیش ئەمە قوبوڵ ناکات و بە پێویستی دەزانێت هەردوو لە ئەم دۆخەی کە هەیە تێپەڕێنن. جگە لە بابەتی سەرۆکۆمار و شێوازی بەڕێوەبردننی هەرێم و کێشەی داهات و موچە هەروەها هەڵبژاردن و کۆمسیۆن کارگەشتووەتە ئاستێک یەکێتی و پارتی لەسەر خاوەنددارێتی شەڕەکانی ڕابردوو شەڕی ڕاگەیاندن دەکات. کۆمپانیای سۆمۆ بۆ بازاڕکردنی نەوت هۆشداری دەدات بەو کۆمپانیانی لە کڵگەنەوتیەکانی هەرێمدا کار دەکەن کە بەبێ ڕەزامەندی حکوومەتی ناوەندی هیچ هەنگاوێک نەنێن و جەخت دەکاتەوە لەوەی کە پابند بن بە بەڕێری دادگای فیدرالیەوە. کۆمپانیای سۆمۆ لە وەڵامی پرسیارێکی ئاژانسی ڕۆیتەرزدا دەربارەی بڕێرەکەی دادگای باڵای فیدرالی سەبارەت بە نادەستووری یاسای نەوت و گازی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاند سەرجەم گرێبەستە نەوتیەکان
کە لە هەرێمی کوردستاندا ئەنجام دراون بۆ دەرهێنان و فرۆشتنی نەوت نادەستوورین. سۆمۆ جەخت دەکاتەوە بەڕێوەبردنی کەڵگەکانی نەوت و غاز مڵکی حکوومەتی ناوەندین و بە هەمانگی لە نێوان هەرێم و بەغدا بەڕێوە دەبرێن. وەک لە ڕاگەندراوەکەی کۆمپانیای سۆمۆدا هاتووە، بە پێی بڕێرەکەی دادگای باڵا سەرجەمی ئەو گرێبەستانی کراون بە هەڵوەشەوەدا دەنرێن و نادەستورین و هۆشداری داوەتە کۆمپانیا نەوتیەکان کە لە هەرێمدا کار دەکەن بەبێ ڕەزامەندی حکوومەتی ناوەندی و وەزارەتی نەوتی عێراق مامەڵە بە نەوتی هەرێمەوە نەکەن و دەژڵێت ڕێز لە بڕیاری دادگا دەگرین و پێویستە کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت هەستن بە ڕادەستکردنی نەوت بە حکوومەتی ناوەندی، چونکە دەسەڵاتی دەرهێنانی نەوت و هاوشێوەکانی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەندی. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوە.